خاڵم مامۆستا کەریمزەند پیاوێکی بە وەفا و بە ئەمەک بوو بۆ کورد و کوردستان و لە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ جوغرافیای کوردستان هەر چوار پارچەی کوردستان بە پێگەڕاوە جوغرافیای کورد و کوردستانی نووسیوەتەوە هەستا هەموو کتێبەکان لە ناو مەکتەبەکەی هایەتی و هەموو ژیانی خۆی تەرکردن تەماعی نەبوو لە هیچ ژیانیە لە هیچ ئەرزیان نابووی ئەرزەکەی من ئەرزم ناوێ بێن بە فەقیر و هەژارێک من بەشی خۆم خانوم هەیە تەماعم لە هیچ شتێکان نییە هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ کورد و کوردستان ئەی ماوەی تقریبان 3 مانگ لە خەستەخانەی شارکەوت پرۆستاتی بۆ عملیات کرا ئێتر نەخۆش بکەوت بوو ماوەیەکی تە هەستایەوە لەو نەخۆشیە من 3 مانگ بە دیاری و لە خەستەخانە لەگەڵ خێزانەکەیە و دوای ئەوە هەستا هاتەوانێ تقریبا ساڵێکی تر من کرا ماوەی هەستایەوانی و ژیانی زۆر باش بوو ئێتر ماوەیەکی تقریبا 3 مانگ لەمەوە پێتر کەوت بەو کەوتنە ئیتر ژیان هەڵ نەسایەوە پەچی کەوت بەس لە هیچی بۆ نەئەخورا بەس ئاو و ماستەوە هیچی ناخوا هیچی بۆ ناکرا لە جوڵە کەوتە بوو